هەرچەندە ژیانی بۆ گەڕاوەتەوە بەڵام هێشتا ئاسەوارەکانی جەنگی چەند مانگەی نێوان هێزی پێشمەرگە و چەکدارەکانی داعش بە سیمای شارۆچکەی جەلەولاوە دیارە. ئێستا بەشێکی بەرچاو لە دانیشتوانی ناحەی جەلەولا گەڕاونەتەوە و سەرقاڵی ژیانی ئاسایی خۆیانن. کوچە و کۆڵان و بازاڕیش دوای وێرانبوون بەم جۆرەیە. دیمەنەکانی ئێرە پڕن لە بەسەرهاتەکانی جەنگ. والله ژیان باشە بەس چیمانەوێ ئێمە نامانەوێت ئیسە ژیانمان باش بێ و جایی پێشمەرگە ساحب بکە ئەسایش نەمێنێ و ئێمە گەرەکمانە کوردەکە بمێنێ وەڕاستی بیگرێن نە مانگە دوو مانگ سێ مانگ و بکێشەوە هەم ئێمە ڕابکەین. ئێستا خەڵکی ئەم ناحەیە سەرقاڵی شوکاری ڕۆژانەی خۆیانن کە بەشی زۆریان لە ئاوارەی گەڕاونەتەوە. قەبارەی زیانەکانی جەلەولا گەورەن. دەستگا پەیوەندیدارەکان هێشتا بە تەواوی زیانەکانیان نەخەمڵاندووە. ناو بازارەیە ئەوە بزانم ناو بازارەیە ئەو یانەیەک هەفتاویان من الحمد شکر بۆ خوا کردی بۆ ماڵ خۆم ئاسایش موجودە و ئاسایش و پێشمەرگە موجودە هیچ عیبی نییە لەخوا بزیێبێ. پێش دەستپێکردنی شەڕی داعش هێزە کوردیەکان هیچ دەسڵاتێکیان لە ناحەی جەلەولادا نەبوو. بەڵام ئێستا تەواوی ناحەکە لە ژێر کۆنتڕۆڵی هێزی پێشمەرگەدایە و هیچ هێزێکی تر بە تایبەت هێزی ئەمنی و سەربازی حکوومەتی عێراق لە ناو ناحەکەدا نییە. چەکدارانی داعش بەل لەوەی ناحەکە جێبهێڵن زۆربەی خانووەکانیان بۆمڕێژ کردبوو. هێزەکانی پێشمەرگەش دەڵێن زیاتر لە 800 بۆمبی چێنراویان پوچەڵ کردووەتەوە. ئێمە هێزێکی بەقوتمان ناوجۆلا هەیە، هێزی پێشمەرگە لێرەیە، هێزی دایرەی ئەسایشمان لێرە هەیە، هێزی تایبەتی کاک دیرسێت قادرش لێرەیە. خەڵکەکە زۆر پێخۆشە کە لە ناو شاری گوڵاڵا ئەژێ بە ئازادی و ناحەی جەلەولایەکێک بوو لەو شوێنانەی کە بۆ ماوەی چەندین مانگ شوێنی ڕوبەڕووبوونەوەی چەکداری نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و چەکدارانی داعش بوو. دوای کۆنتڕۆڵکردنیشی لەلایەن ئەو چەکدارانەوە ڕوبەڕووی کاولکاری بووەوە و خەڵکەکەشی ئاوارە بوون. مەریوان حەسەن NRT ناحەی جەلەولا.